لە هەر شەپۆلێکی خۆپیشاندان و ناڕەزایی لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق بەرپرسانی هەرێم ئامۆژگاری حکوومەتی عێراق دەکەن ڕێز لە داواکاری خۆپیشاندەران بگرێ و بەرپرسیارانە مامەڵە بکات. بەو پێی خۆپیشاندان مافێکی یاسایی و یاسایی هاوڵاتیانە. بەڵام هەر کاتێک خۆپیشاندان و ناڕەزایی ڕوو لە هەرێمی کوردستان بکات، هەمان ئەو کاربەدەستانە دەکەونە بەخشینەوەی تۆمەت و ناوزڕاندنی خۆپیشاندەران و با ئاژاوەجێڕ و تێکدەر ناویان دەبن بەوەی دەستی دەرەچیان لە پشتە. ڕۆژنامەنووسێک دەڵێت لە 29 ساڵی ڕابردوودا بەرپرسانی باڵای هەرێم دووڕوانە کاریان کردووە، هەرەمەش وای کردووە متمانە لەدەست بدەن. بە جۆرێک لە ئێستادا هیچ متمانەیەکیان لە لای خەڵک و جەماوەر نەماوە. عیبێکی زۆر گەورەیە. من لە هەولێر و سلێمانی خۆپیشاندان کەم بۆ ئاو کارەبا و بۆ خزمەتگوزاری تۆبی بۆ موچە تۆبی بە ئاژاوەجێر لە قەڵم دەی، بەڵام لە بەغا هەمان خۆپیشان دەربی بڵێ ئەمانە خەڵکی تەواو ئەو خۆپیشاندەرانە دەستخۆشیان لێ بکەی. بەڕاستی هیوادارم سەرکردایەتی سیاسی کوردستان هەرچەند من پێم وایە درەنگ بووە، هەرچەند پێم وایە ومێدەکان زۆر کەم بوونە، تروسکایی نەماوە. هیوادارم واز دەم دووفاقی و دووڕویە بێنێ. بەڕاستی ئەگەر توانای بەڕێوەبردننی خەڵکی کوردستانیان هەیە ئەوە گۆڕانکاری جەزری لە خۆیان بکەن، گۆڕانکاری جەزری لەم سیستەمە هەرچەنە سیستەم نییە، گۆڕانکاری جەزری بکەن سیستەمێک دابمەزێنن، سیستەمی حکومڕانی. وەگەر ئەمەشیان پێناکری خوا حافیزیان بێت چیتر با خەڵکی کوردستان بەڕاستی ماڵوێران نەکەن، لەوە سەرگەردانتر نەکەن، هاوڵاتیانی کوردستان لەوە قەرزارتر نەکەن، نەوتی کوردستان ئەو نەوتە باشەی کە هەمانە لەوە زیاتر هەڕاج و وەرزان فرۆشی نەکەن، لە پێناوی بەرژەوەندی خۆیان و حیزبەکانیان بەکاری نێنن. چاودێرێکی سیاسیش پێی وایە ئەو گفتار و ڕەفتارانەی بەرپرسانی هەرێم بەرامبەر بە خۆپیشاندەران ئەنجامی دەدەن دووفاقی ئەو بەرپرسانە دەردەخات. هەرەمەش زیانی گەورەی لە ناو ناوبانگی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە داوە. سیستەمێکی گەورەیە تۆ پێ دوابێ خۆپیشاندان لە هەرێمی کوردستان دەبێت دەستی لە پشتەوە بێ و دەبێت دژایەتیکردنی دەوڵەت بێ و دەبێت دژایەتکردنی حکومەت بێ و دەبێت نادادی بێ، بەڵام لە بەغا و لە شارەکانی تری جنوبی عێراق ئەوە دەبێت ڕێزیان لێ بگیری و دەبێت جوابیان بدرێتەوە، دەبێت وەڵامیان بدرێت. ئەمە جۆرێکە لە دووفاقی، جۆرێکە لە بێویژدانی، جۆرێکە لە بێمۆراڵی. ئەگەر مسقاڵە زەڕەیە مۆراڵ هەبێت لە دەسەڵاتی سیاسیە ناکرێت بۆ خۆپیشاندەر لە شارێکی تر و لە شوێنێکی ترا شیوەن بگێڕێ، بەڵام بۆمەی خۆمان بیانگرێ سوکایەتیان پێ بکا، بیان کاتە ژیرەوە ناو ناتۆریان بۆ دروستکە، تەنانەت دوای ڕووداوەکانیش بێت سیناریۆ دروستکە بۆیان. ئەم دەسەڵاتە لە بەردەم دوو ئەگەرە، یا دەبێ بەجێی بێڵێ چۆن لە میسر پیان و ڕحەل بڕۆ کۆتایی پێبێنە، یا دەبێ بەجێی بێڵێ، یا دەبێت چارەسەری ڕیشەیی بکە. دووفاقی و دووڕوویی بەشێکی زۆری بەرپرسانی باڵای هەرێم لە قسە و کردارەکانیاندا سەرەڕایەوەی زیانی زۆری بە ناو ناوبانگی هەرێمی کوردستان گەیاندووە. هاوکات لە ئێستاشدا و پاش 29 ساڵ لە حکومڕانیان مەترسی جدی لەسەردا ڕوخانی قەوارەی کوردی لە باشووری کوردستان دروست کردووە کە بە خوێنی هەزاران شەهید و ڕۆڵەی ئەم نیشتیمانە بنیاد نراوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.